پامنێرمان ئومێد محەممەدمان لەگەڵە ئومێد سڵاوت لێبێ زانیاریەکانی ئەم دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق چییە تا ئێستا کۆبوونەتەوە لە کۆبوونەوەکەیە بە چی گەیشتون؟ بەڵێ تەبگەر سڵاو لە تۆش لە ئێستادا دانیشتنی پەرلەمان دەستی پێ کردووەوە بە ئامادەبوونی 223 دان پەرلەمان ئەو ژمارەی کە لە ئێستادا دایرەی ڕاگەیاندنی بینای پەرلەمان بە ئێمە ڕاگەیان 223 دان پەرلەمان لە بینای پەرلەمان لە ژووری دانیشتنەکە ئامادەن و دانیشتنەکە ڕێوڕێوەکەی تا ڕادەیەک باشە ڕات بەڵام تا ئێستا تام خولەکەی لەگەڵ تۆدا قسە دەکەم حیدر عەبادی نەگەیشتۆتە بینای پەرلەمانی عێراق بۆ پێی کە لە خشتەی کاری ئەمڕۆی پەرلەماندا هاتووە لە بڕگەی حوتەمە کە دوا بڕگەی خشتەی کاری ئەمڕۆیە سەرۆک وەزیرانی عێراق حیدر عەبادی بێتە ئێرە. من ئێستا دەچمە لای ئەندام پەرلەمانێکی کوتلەی مواطن حەسەن خەڵاتی کە یەکێکە لە ئەندامانی کوتلەی مواطن ئەمێ زانیاری زیاتری وەرگرم لەسەر سەردانەکەی دکتۆر حیدر عەبادی. دكتور وصول رئيس الوزراء حيدر العبادي الى بناء البرلمان ماذا يعني لكم بسم الله الرحمن الرحيم. بالتاكيد هذه الاستضافه تمثل بدلني وميوانداري كردني سەرۆک وەزیرانی عێراق مانای ئەوەیە کە ئێمە ڕۆڵی چاودێری خۆمان بە شێوەیەکی زۆر باشتر دەجێڕین و ئەو چاکسازانی کە ئەو ڕاگەیاندوو کە لەسەر 5 بنەما خۆی دەبینێتەوە و ئەنجومەنی نوێنەران لە ڕووی چاودێری و لە ڕووی یاسەدانانەوە ئێمە چاودێری ئەو ئەو ڕێفۆرماکەین کە حیدر عەبادی بڕیاری لێدا و ئەنجامی دەدا و بزانین ئایا تاوەکو کوێ گەیشتووە چاکسازەکانی و چی ئەنجامدەوە دەوێت چیتر بکە و بەدڵنیەوە زیاتر ئەو چاکسازانەی کە کراون زیاتر لە ڕووی ئیداریەوە نەک ئەوەی لە ڕووی سیاسیەوە ئەوە ئایا ئەم چاکسازانەی کە ئەنجام درراون ئایا دۆخی ئابووری ڕۆژانەی هەوڵاتیانی عێراق چاک دەکات و لە دوای ئەوەش ئێمە ئەو ئیجراتانی کە پێویست دەکات کە ئەو دۆخەی کە چارەسەری دەکات ئەو چاکسازانەوە پێویستەکە ئێمە پلانێکی چاکسازی گشتگیر دابنێ و هەموو بوارەکان بگرێتەوە زۆر جددی بێ نەکەوەی تەنها چاکسازیێکی کاتی بێتەوە. پێویستەکە کە بێکاری نەهێڵێن لە عێراق کە لە ئێستادا تا ڕادەیەکی زۆر بێکاری زیاد دەکات لە ناوخۆی عێراقدا و بە هەمان شێوە حکوومەتی عێراقی خزمەتی گەلی عێراق بکە و دەرفەتی زیاتر بکە و بۆ بەرهێنەران بۆ ئەوەی بتوانن کار بکەن لە گەشەی ئابووری لە ناوخۆی عێراقدا زیاد بکات و چالەکی ئابروویەکان زیاتر ببن. دکتۆر ئەو پرسیارێک کە دەکرێت بەرامبەر حیدر عەبادی تەنها لەبارەی چاکسازیەوە یاخود باسی کۆچیش ئەکەن کە وڵاتێکی زۆری عێراق لە ئێستادا کۆچ دەکەن و هەندێک زانیاریە لە هەندێک هاوپەیمانانی سونیەوە ئەوەی کە پرسیاری لێکرێت لە حیدر عەبادی لەبارەی یاسای پاسەوانی نیشتوانی بەدڵنیاییەوە ئەم میوانداریکردنە چەند بواری زۆر جیاواز دەکرێتەوە چونکە ئەو سەرۆکی دەستگای جێبەجێکاری لە عێراقدا بە هەمان شێوە کاتێک باسی چاکسازیەکانی بە هەمان شێوە مەسەلەی کۆچیش یەکێک لەو بابەتانێک کە پێوەستە بە چاکسازیەوە ئەو کێشانێکی لە ئێستادا هەن ئەو گەندەڵی و ئەوە هۆکارێکن بۆەوەی کە گەنجان کۆچ بکەن بۆ دەرەوە و بە هەمان شێوە پرسیارەکەن لەو بارەیەوە و ئەم باس لە دۆخی ئەمنیەکەین کە لە ئێستادا تاوەکو ئێستا بەردەوام و مەسەلەی یاسای پاسەوانی نیشتیمانی بە هەمان شێوە کە لە ئێستادا لە ئەنجومانی نوێنەران یەکجار خوێندنەوەی بۆ کراوە و دواتر پەسەند دەکرێت بەڵام هەندێک خاڵی جیاوازی و ناکۆکیە لە نێوان کوتلەکانەوە ئێمە لە ناو خۆماندا گفتوگوی لەبارەوە دەکەینەوە بە دڵنیاییەوە لەسەر وەزیران. پرسیاری کۆتاییم ئەوەیە کە پێت وایە بۆ چوونی وەڵامی حیدر عەبادی چی دەبێت و هەیە ڕەزامەند دەبێت لەسەر ڕەزامەند دەبن بە بۆ چوونەکە. ئێمە بە دڵنیاییەوە گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو چاکسازیانی کە و هەندێکیان هەڵوێستەکردنی لەسەر دەوێت و پێویستی بە کاتێکە بۆی جێبەجێ بکرێت و هەندێکیان پێویستی بە یاسا هەیە و هەندێکیشانە لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ کرێ خوێن لە مەسەلەی سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیران بۆ خۆیان پلانێکیان ڕاگەیاندووە بەڵام پێویستەکە کە دۆخی وڵاتیان باش بکرێت. زۆر سپاس بۆ دکتۆر لیاد الاستضافة. بەڵێ تەبگەر ئەوەی بینیت کە وەڵامی یەکێک لە ئەندامانی کوتلەی مواطن بوو ئاماژە بۆ کرد کە
وڵات پرسیاری زۆر دانراوە بۆ دکتۆر حەیدەر عەبادی کە پرسیاری لێ بکرێنەوە بینای پەرلەمان و ئاماژەی بۆ کرد کە نیقاشەکە یاخود مشتومڕ یاخود گفتوگۆکانی نێو دانیشتنەکە بە ئامادەبوونی حەیدەر عەبادی زۆر لەوە هەڵئەگرێت کە حەسر کرابێت تەنها لە وەرەقە چاکسازەکانی. ئەمەوەش پێ بڵم تافگەر لە ئێستادا من لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی کووردا دوام ئاماژیان بۆ کرد کە پرسیارێکی زۆریان داناوە ئاراستەی حەیدەر عەبادی بکەن سەبارەت بەو وەزیرانەی کە پشکی کوردن و لە ئێستادا لە کورد سەنراونەتەوە یاخود کەم کراونەتەوە و داهاتووی گەیاندنی ئاخۆ واتە کەمکردنەوەی وەزارەتەکانی حەیدەر عەبادی کابینەکەی حەیدەر عەبادی بۆ 15 وەزارەت زیاتر لە 3 وەزیری کورد ئەگرێتەوە ئاماژەی بۆ کرد کە ئاماژیان بۆ کرد ئەندام پەرلەمانە کوردەکان کە پرسیاری ئەوە لە حەیدەر عەبادیەکەن ئەمڕۆ لەناو بینای پەرلەمان کە بەبیری دێنەوە کە حکوومەتەکەی و لەسەر بنەمای محاسەسە پێکاتەوە بۆیە ناکرێت ئەو وەزارەتانی کە پشکی کوردن دەبێت تەعویز بکرێنەوە دەبێت لە بڕی ئەو 15 وەزارەتی کە حەیدەر عەبادیەتی بەپێی استحقاقی انتخابی بەپێی دەنگدەرانی خۆیان وەزارەتەکانیان پێ بدرێتەوە. ئەمەوەش بڵێم لە ئێستادا دەنگۆی ئەوەی شەیە کە تەحالوفی هێزە سونیەکان لە ئێستادا هاوپەیمانی هێزە سونیەکان لەناو بینای پەرلەمان لە قاتی خوارەوەی بینای پەرلەمان لە ئێستادا زۆربەی فراکسیۆنەکانیان لە کۆبوونەوەدان و ئەمەوە بڵێم ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە دانیشتنەکەدا بە ئاماژە 223 ئەندام پەرلەمان لەناو دانیشتنەکەن تەواو نییە بۆ پێی کە لە ئێستادا زۆرێک لەو ئەندام پەرلەمانانە دەرچوونەوە لەناو فراکسیۆنەکان خۆیان لە کۆبوونەوەن چاوەڕێی هاتنەکەی حەیدەر عەبادیەکەن و بەپێی زانیاریەکانی ئێمەش لە ئێستادا حەیدەر عەبادی لە فندق ڕەشیدە کە ئەکەوێتە بەرامبەر بینای پەرلەمانی عێراق و مەودای نێوانیان تەنها چەند سەد مەترێکە و وا چاوەڕوانەکرێت دەرچوونی حەیدەر عەبادی لە فندق ڕەشیدەوە ڕاستەوخۆ بۆ بینای پەرلەمانی عێراق بێ و ئەمەوەش بڵێم بە هاتنی حەیدەر عەبادی ڕاستەوخۆ بڕگەکانی دیکە هەڵ ئەوەشێتەوە ڕاستەوخۆ حەیدەر عەبادی دانیشتنەکە دێتە ناو بینای پەرلەمان و دانیشتنەکەەوە تا ڕاستەوخۆ خشتەی کاری پەرلەمان دەگۆڕێت و دەچێتە خشتەی بڕگەی حەوتەم کە ئەو بڕگەیە تایبەت کراوە بە پرسیارەکان یاخود میوانداری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق. بەڵێ سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگێ نافتی لە شاری بەغدا لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.